ئەم مانگە مانگی چییە؟ مانگی وەلا و بەڕا. هەر کەسە و ئەی سەلمێنێ وەلائی بۆ کێ هەیە؟ ئەیتر هەیە وەلائی هەیە بۆ بتی سەوز، زەرد، شین، کورە مۆر، پرتەقاڵی، کورە سوور، کورە قاوەیی، کورە ڕەش، کورە هەرچی ڕەنگە نیلی بڕۆ تەماشای کە هەموویە بینی. تۆ وەلا بۆ کێ؟ خۆ لەکوێ ئەدۆزیتەوە؟ فەرموویان دەرەکەوی ناتوانێت بیشاریتەوە ئیلا خۆ لێکێکیان ئەدۆزیتەوە. ئەگەر تۆ مسڵمان بی وەلا بەس بۆ ئەڵڵا و ڕەسوولەکەوی ئیماندارانە بێت، لەگەڵ ئەوانە نابی، لەگەڵ هیچیان نابی، ناچیتە ئەو پرۆسەیەوە کە پرۆسەی هەڵبژاردنی ئەربابەکانە بۆ مەجلیسی تەشریعی شەریعەتە بۆ دان. تۆ شەریعەتە هەیە، الله جل جلاله برسول الله فرمت ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون. أي رسول الله صلى الله عليه وسلم شريعة من بنادي بيسبة تشريع كزني شويني كوا شوين هوا وآرزوين فام ونزانا كان لملحدين ومشركين نكوي شريعتي خوت بيروك بودني الرا وطواو كقرآن وسنة أوتيت القرآن ومثله معه طواو. قلت پێویستم بە کەس نییە شەرعم بۆ داڕێژێ حرام و حەڵاڵم بۆ داڕێژێ. دەرئەکەوێ کە تۆ ئەمڕۆ قەشەکەت کێیە، حاخامەکەت کێیە کە کردوتە بە ئەربابی خۆت و دوایەکەوی، وە قەشە و حاخامەکانی ئەو ئەربابانە هەمووی دەرەکەوێ لە میحراب و مینبەرەکانت کە بانگ بۆ کێکەن و هاوار بۆ کێکەن و خەڵکی بەرەولای چ ئەربابێک و چ قەشەیەک و حاخامێک ئاڕاستەکەن. ئینسان چاوکراوە بێ، قرآنی الله بخوێنێتەوە، تێبگا لە دینەکەی الله جل جلاله، بزانێ الله سبحانه وتعالى چی بۆ ناردووە و داوای چی لێ ئەکا و ئەوێت چۆنیش پەیڕەویکە. نابێتەوە بڕۆی بزانی شەخصێک چیت پێ ئەڵێ و چی لێ داواکە و چۆن ئەوێ پەیڕەویکە. ئەو شەخصە ئەدبا بۆ خۆی، الله جل جلاله ئەدبا بۆ خۆت. کامیان هەڵەبژێن؟ ئەبە وایە دەرەکەوێت تۆ دۆستی شەی و دژایەتی کێش ئەکەی.